ڕێخستن و جوانکردن و نۆژەنکردنەوەی شەقامەکانی سلێمانی کە لە سەرەتای مانگی ئابەوە دەستی پێکرد و لە کاتی خۆیدا وترا بۆ بانگەشەیە بەردەوامە و لە ئێستادا لە قۆناغی زیاتر سەوزکردنی سلێمانیدان. ئەوترێ ئایا ئێوە بەستەنیا لە کاتی بانگەشەیان کاراناکەن یاخود نەخێرە دوای بانگەشە و کاتەکانی تریشەوە لە خەمی سلێمانیدان کە سەوزیکەن. لە سی هەشتەوە یەکەم ڕۆژەوە کە دەستمان کرد بە ناشتنی دار و نەمام لە ڕێژی ناوەندی و لە جەزرەوەسەتی و لە شوێنە گشتەکانی شاری سلێمانیە هەرو کاتەش بەڵێنمان نابوو کە سلێمانی سەوزەکەینەوە سلێمانی سەوزپۆشەکەینەوە ئەو شوێنانی کە پێویست بێ ئێمە داری تا سەر زەرعەکەین ئەو جێگایانش کە هەڵمان بژاردووە بەڕاستی هەم زۆربیان پێشتر سەوز نەکراوە وەزایدەن دراسەمان کردووە زۆر بە دراسەیەشی ورد کە ئەو دارانە هەڵمان بژاردوون هەمووی ئەو دارانن کە کەمترین ئاویانەوە کە بەرگی ڕەشەبای سلێمانی ئەگرن کە بەرگی دەرەجەی پلی گەرمی سلێمانی ئەگرن ئەو شوێنەی پێویست کە گوڵی تیا زەرعەکەین لێرە لەم شوێنەی کە ئێستا تیاین ئەم جێگەی کە تیاوەستاوین لەگەڵ هەنێک شوێن لە ئەو بەرەوە لە شوێنە سلۆک و لێژەکانە زیاتر داری سنەوبەریات و ئەیکەین بە دارستان بەڵام ئەو شوێنانی کە تەخت بێت و کە پێویستکە ئەیکەین بە گوڵ و گوڵزار ئەیڕازێنینەوە بەڵام ئێمە لە هەر شوێنێکە کە دەستمانەوە تێک کارمانتیا کردووە هەم حسابی ئاو دێریمان کردووە حسابی سیستەمی ئاومان کردووە و ئاویشمان بۆ ڕاکێشاوە هەتا ئەمڕۆ زیاد لە 22,000 نەمام و دەوەن و دارمان لەم شوێنانی کە دەستمان پێ کردووە زەرع کردووە. لە کاتی گەرمادا کە دەستکرا بەو پرۆژێ ئەو وترا کە لە هاویندا و بەو گەرمایە سەوزایی گەشە ناکات. ئەو پرسیارەمان کرد کە ئایا ئەوەی سەوز کرا هاتە بەرهەم؟ این تا ئەمڕۆکە هیچ ئەتوانم بڵێم دارەکانمان هیچی وشک نەبوون و هەمووی بە سەوزی ماونەتەوە شوێنانش کە تایە زەرعکراوە کە نێژراوە لە بەرچاوی خەڵکی شاری سلێمانیایە هەموو جێگاکان کە دارمانتیاناش ئێمە پەڵەیەکی سناعیمان پێیا لە کاتی گەرمایە ئەومانە کردە چاڵەکان و جۆرە جێڵێکمان بەکارێناوە ئێستا کەەوە خۆشەویستان وا بەکارێن ئەم جێڵە ئاوەگرێتە خۆی یعنی لە ئاو لە ژێر زەویە کۆ ئەکاتەوە لە دەوری دارەکە ڕێگەکە و لە کاتی پێویستیە ئەیاتەوە ئەڵسێ و جێڵە گەورە بێت و لە کاتی پێویستایەتەوە لە هەموو دارەکانەوە نەمان بەکارێناوە. بۆردێکی شارەزا سەرپەرشتی ڕێخستنەوەی شەقامەکانی سلێمانی دەکەن لە بۆیاخکردنی کریپستۆنەکانەوە دەست پێکرا و سەوزایی و قیرکردن و ڕووناکردنەوەی شەقامەکانیش لە چوارچێوەی ئەو ڕێخستنەوەیەدایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بودجەکەی تەرخان کردووە و قوبات تاڵەبانیش سەرپەرشتی دەکات. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.